سەردەمانێک ئەو قسەیە دەکرا کە کورد نەوت و ئاولێک گیا ناکاتەوە. ئێستا هەمان سەردەمە یاخود گۆڕاوە؟ زۆر بەخێبێن ئەو سەردەما گوزەشت، ئەو سەردەما ڕۆی کەەوە دەیانوت کورد نەفت و ئاولێک جیا ناکاتەوە و ئێستا بەرهەمی دێنی و نەفتی دەبینتەوە و هەناردەشی دەکا، هەناردەی دەرەوەی دەکا و مەهەندسی زۆر باشمان هەیە و ئینشاءڵڵا لە ئایندەی ڕوونتر بەرەو پێشتیش دەچین. ئێوە وەکو خوێنکارێکی بەشی ئەندازیاری نەوت تا چەند لەم بەشە ڕازیت و ئایا کورد لە بواری دەرهێنانی نەوت و ئەندازیاری نەوت پێشکەوتووە؟ بەڵێ بەڵاهی ئەو بەشە ئێستا لاقەت ئێستا بەرەو پێش دەڕوە و تەڵەبی زۆر باشمان هەیە، زۆر زیرەکمانی و مەهەندسی زۆر باشمان هەیە لە کوردەکان و سیمینارە دەکرێت لە دەوڵەتان دەڕۆن و ئینشاڵڵا لە ئایندەی ڕوونتر و مەهەندسی زۆر بەرە پێشترمان دەچی وەکو دەوڵەتەکان کە چۆن دێنێرکوانە ئیش لە نەفتی دەکەن، ئێمەش هەروە بچینە دەوڵەتانی تر ئیش لە نەفتی بکەن.